قسەکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 0771 471 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان. کە شەو دادێت چراکان هەڵدەبن، کەوە نەوز ئەڕژێتە چاوان، چراکان کەس دەبن و وردە وردە دەکوژێنەوە. عاشقان یەکتر لە ئامێز ئەگرن و سەفەری پشووی ڕۆژێکی درێژی ماندووبوون دەست پێ دەکات. کە من شای چاوگەشانەی کە بە دیار ئەفسووی شەوگارەوە بەداگیرساوی ئەمن و عشقبازی لەگەڵ نهێنیەکانی شەودا ئەکەن. شەودا دێت و دنیا خامۆش لە ئامێزی بێدەنگیدا نقم دەبێت و تەنها چەند دەنگێک ئەمێنێت کە چاوانیان شەوگاری درێژ ڕووناک دەکەنەوە. دەنگیشیان دەبێتە سەمفۆنیای ڕوبەڕووبوونەوەی تاریکی و بەردەوامی ژیان. بۆی شەوگار دیوێکی دیکە ژیانە، ئەو دیوەی کە تێیدا شاعیر و عاشقی مەست و یاساوڵ و چەندین و چەندینی تر بە دیار کارەکانیانەوە عێشق دەکرێن. هەندێک شۆنخونیان بۆ پاراستنی ئارامیە و هەندێکیش بۆ خزمەت گوزاری و هەندێکیش لە ژوانی داهێناندان. هەریەکەوە بە جۆرێک شەوگار بەڕێ ئەکەن. چیرۆکەکانی شەو زۆرن هێندەی ژمارەی ئەستێرە و هەسارەکان، بەڵام قارەمانی ئەم چیرۆکە زیندوانە هەمیشە بێدارانن، بێدارانی شەو. لە بیرمە لە یادمە ڕۆژی 14 بوو 33 ساڵ لەمەوبەر بە کۆڵبارێک هیوا و ئاواتەوە ڕوون کردە شاری سلێمانی. 8:30 بەیانی بوو لە ماڵ دەرچوون چوون بۆ سلێمانی. ئاخر بەم زوانە ژیانی هاوسەرگیری پێک دێنم. دەبێ بڕۆم بۆ سلێمانی و پێداویستەکانی ژن گواستنەوەم ئامادەکەم. ئەبێ جلوبەرگی تایبەت بە بووک و تایبەت بە زاوە ئامادەکەم. لە ڕۆژی 14 لە شاری سلێمانی دەستم کرد بە کۆکردنەوەی پێداویستی ژیانی هاوسەرگیریم واتە ژن گواستنەوەم. هەموو کەلوپەلێکم کڕی، شیرینی، چکلێت، تەنانەت کێکیشم بە دروستکردندا و جلەکانیش لای خەیات بوو. ڕۆژی 14 لە سلێمانی بەسەر چوو. بۆ ڕۆژی 15 جلوبەرگەکانم لای خەیات بوو. زۆر پەلەم بوو کە خەیاتەکە تەواوی کاو بیداتەوە دەستم، بۆی بە پەلە بگەڕێمەوە ماڵێ و لەگەڵ جلوبەرگی بوکێنی کە بۆ کاو هاوسەرەکەمم کڕی بوو بیان بەمەوە و بڵێم ئەوە تا ئیتر هەموو شتێک ئامادەیە. هەموو شتێک ئامادەیە بۆی کە ژیانی هاوسەرگیری بکەم، بۆی خۆشەویستەکەم بگوازمەوە بۆ ماڵی خۆم. بەڵام بەداخەوە لە 15 جلوبەرگ تەواو نەبوو. کەوتە ڕۆژی دواتر واتە 16 کاتژمێر 4 ئێوارە بوو. لای خەیاتەکە بوو. زۆر دڵم تەنگ بوو. پەلەم لێ دەکرد خێراکە توخوا ئەبێ بڕۆمەوە ماڵێ. ئەمڕۆ سێم ڕۆژە من هاتووە دەرێ لە ماڵەکەی خۆم بۆ دابینکردنی کەلوپەلی هاوسەرگیریەکەم.
سعات چواری ئێوارە جلوبەرگی زاوایتیم پێدرایەوە. هەموو کەلوپەلەکانی کە کڕی بووم لەگەڵ جلوبەرگی بووک و زاوە هەمویانم بەدەستەوە گرت و بەرەو ماڵەکەی خۆم بەرەو شوێنەکەی خۆم بەڕێکەوتم. گۆڵەبارێک هیوا و ئاوات لە مێشک و لە دڵما بوو. بارێک نقڵ و شیرینی و جلوبەرگی بووک و زاواتیش بە باوەشمەوە زۆر بەپەلە بوو. پێم خۆش بوو هەرچی زووترە هەموو کە سوکارم تەنانەت خۆشەویستەکەشم ئەم جلوبەرگانە ئەم دەست و دیاریانە ببینێ و بە زووترین کات خۆشەویستەکەم بگوازمەوە بۆ ماڵی خۆمان. بەڵام کاتێک کە گەیشتم و شارەکەم چیم بینی؟ دوو ڕۆژ بەر لەوەی لە شارەکەم دەرچم بۆنی نێرگز بوو، بۆنی بەهار بوو، بۆنی گژ و جیای بەهاری بوو، بۆنی جەژن و نەورۆز بوو. هەر بۆیە ژویستم جەژنی نەورۆز بۆ خۆم بکەم بە دوو جەژن، جەژنی هاوسەرگیری و جەژنی نەورۆزی کوردەواری. بۆنی نێرگز و گیا نەما، بۆنی بەهار نەما، بۆنی عەشق و خۆشەویستی، بۆنی نەورۆز، بۆنی هاوسەرگیری هیچی نەما. لەبەرەوەی کاتێک کا گەیشتمەوە شارەکەم، شاری هەمیشە زیندوم، شاری شەهیدی زیندوم، هەڵبجەی خۆشەویست، ئیتر ئەو بۆنانە هەمووی گۆڕابوو بە بۆنی خنکان، بە بۆنی مەرگ، بە بۆنی مردن. شار شڵەژا بوو، شار چۆڵۆهۆڵ بوو، دەرگا و پەنجەرە و دوکانەکان هەمووی لەسەر پشت بوو. ئەی خوایە ئەبێ چی ڕوویدا بێ؟ بیرمە کردەوە نەمەزانی ئەمە خەونە یان ڕاستەی بینم. قەرەباڵغی ناو بازار هاتوچۆی هاوشارەکانم چی لێ بەسەر هات؟ کەس دیار نەمابوو. شار پڕ بوو لە تەم و دووکەڵ. جارجارێک کەسێکم ئەبینی هەموو پرسیارەکانم لێ دەکردن، بەڵام پرسیارەکانم بێوەڵام دەمانەوە لەبەروی زۆر بە ئەستەم و زۆر بە قورسی تەنیا هەناسیان ئەدا و نیخێک لە قورگیانەوە دەهات و نیان دەتوانی وەڵامی پرسیارەکەم بدەنەوە. نەمەزانی ڕووکەمە کێ، هەمووی وابوو. بیرم کەوتەوە بڕۆمەوە بۆ ماڵەوە، ماڵی خۆمان، ماڵی خۆشەویستەکەم. هیچ نەبێ بە ئەوان شتێکم پێ بڵێن. بە خێرایی کوچە و کۆڵانەکانی شارم تێپەڕان، بەڵام چی تێپەڕاندنێ؟ لە ناو دەرگای ماڵێکدا کۆرپەلەیەکی 7 ساڵانە 6 ساڵانە کەوتووە، چنگی لە عەرزەکە گیر کردووە و جەستەی بێنازی وەکو پەپولەیەکی باڵس و تاو لەسەر عەرزەکە هەڵوەریوە. سەیری سەر شەقام دەکەم، کۆمەڵێک پەپولەی نازداری تر، کۆمەڵێک بێنازی تر دیسان چنگیان لە عەرز گیر کردووە و هەوڵەدەن تەنیا هەناسەیەکی تر هەڵبەمژن. بەڵام لە حەسرەتی گەیشتن بە ئاواتیان کە تەنیا هەناسەیەک بوو، چاویان بەرەو ئاسمان و چنگیان لە عەرزەکە گیرەوە بوو. ئەی خوایە تۆ بڵێ ئەمە ڕاست بێ، ئەی خوایە تۆ بڵێ ئەمە کۆتایی زەمان بێ. نازانم، بەڕاستی سەرم لێ شێوا بوو. بە خێرایی خۆم گەیاندە ماڵی خۆمان. دەرگاوبانی ماڵی ئێمەش وەکو هەموو دەرگاوبانەکانی تر لەسەر پشت بوو، کەس لە ماڵەکەماندا نەما بوو. چەند دەرگایەک ئەولاتر ماڵی خۆشەویستەکەم بوو، ماڵی ئەو کەسە بوو کە ئەو هەموو دەست و دیاریم بۆ هێنابوو بۆی چەند ڕۆژێکی تر لەگەڵ جەژنی نەورۆزدا ژیانی هاوسەری لەگەڵ پێک بهێنم. بەڵام کاتێک کە چوون بۆ ماڵی خۆشەویستەکەم، تەنیا جەستەی بێجانی خەزورم لە حەوشەکەدا بینی کە ئەویش
وەکو هەموو تەرمەکانی تر چنگیل عەرزەکە گیر کردبوو، ڕووی کردووە تاقی ئاسمان و داوای هەناسەیەکی دەکرد. هاتمە دەرەوە، نەمدەزانی چی بکەم، نەمدەزانی هانا بۆ کوێ بەرم، نەمدەزانی ڕوو لەکوێ بکەم و لەکێ پرسیارکەم بڵێم چی ڕووی داوە. کەس نەبوو، سەر لە شێوا و بێدەرەتان، دڵپڕ لە ئازار و لە هەمان کاتیشدا منیش هەستم دەکرد وەکو هەموو ئەوانی تر ئیتر وردە وردە هەناسم تون دەبێ. زۆر بە قورسی هەناسم هەڵدەکێشا، بەڵام دەبوو بگەڕم بزانم خۆشەویستانم لەکوێ کەوتون، بزانم خۆشەویستانم چیان لە بەسەر هاتووە. کۆمەڵی خەڵکم بینی، کەس قسەی بۆ نەدەکرا، هەموو پرسیارەکانم بێ وەڵام بوون، هەمویان بە ئەستەم هەناسیان هەڵدەکێشا و نیخەیەکیان لێوە هات. دوایان کەوتم، وتم بزانم ئەوان بۆ کوێ دەچم. نیوەی ڕێگامان بڕی بوو، ناسیاوێکم بینی، هانام بۆ برد. تکات لێ دەکەم چی ڕووی داوە؟ منیش خەریکە هەناسەم تو نەبێ، من تازە گەیشتومەوە قەڵەبجە، هیچ نازانم. خەڵکی ئەم شارە چی لێ بەسەر هات؟ دایکم، خوشکم، برام، باوکم، خۆشەویستەکەم، هیچیان نازانم لەکوێن. بە دڵێکی پڕ لە ئازارەوە پێیوتم بەرەو چیاکە بڕۆ. کۆمەڵی خەڵکی شار لای چیاکە کۆبووتەوە، کۆمەڵێکیشیان ڕەوانەی سنوورەکانی ئێران کران. بڕۆ لە شار دوورکەوەرەوە، با تۆش نەبی بە قوربانی ئەو کیمیابارانەی دەستی ئەو داگیرکرانە. بەڵێ کیمیایی بوو، بۆنی مەرگ بوو، کارە سات بوو. بە خێرایی خۆم گیاندە داوێنی چیاکە بۆی هەواڵێ لە خۆشەویستەکانم بزانم. ئەوانەی کە مابوون و ئەیان ناڵاند و بە زۆر هەناسیان هەڵەکێشا خەڵکی شارەکەم بوون، بەڵام هیچیان ئەوانە نەبوون کە من بە شوێنیاندا دەگەڕام. هێندێک لە تەرمە پیرۆزەکان بە کۆمەڵێک بەتانی دادا پۆشرا بوون، هێندێکیش بە خێمە و بە گوێنێ و هەرچی بەردەست وایە پێیان داپۆشی بوون. یەکە بە یەکە سەری تەرمەکانم هەڵدایەوە. زۆرێک لە خۆشەویستان لە ئاشناکان لە دراوسەکانم ناسیەوە کە گیانیان سپاردەبوو، بەڵام لە کۆتاییدا سەری خێمەیەکی چڵکن و چەورم هەڵدایەوە. ویستم بزانم کێیە. یەکەم تەرم و دووام تەرم تەرمی خوشک و برا بچکۆلانەکەم بوو. بە هێواشی چاوێن لێک نابوو، ئەرگوت هەر ئێستا خەوتون و هیچ ئازارێکیان نەبینیوە. خێمەکەم زۆرتر لادا. دایکم و باوکم هەردووکیان وەکو هەموو لاشە پیرۆزەکانی ناوشار چاویان بڕی بۆ تاقی ئاسمان و چنگیان لە عەرز گیر کردبوو. ڕێک وابوو، ڕێک هاواریان دەکرد بۆ ئاسمان، تەنیا هەناسەیەک، بەڵام نەیانتوانی هەرگیز ئەو هەناسە هەڵبکێشن. کاریگەری ئەم کیمیایە لەسەر منیش دروست بوو. وردە وردە منیش وەکو هەموو ئەوانەی کە لێوە بوون دەستم کرد بە کۆکە و بە هەناسە توندی. هەندێک خەڵک کاتم بریندارەکانیان سوار ئۆتۆمبیل دەکرد و بەرەو ئێران بەڕیان دەکردن، بەڵام من نەویست بڕۆم. ئاخرێش تا خەسووم و خۆشەویستەکەم مابوو بیان دۆزمەوە. دەبوو بگەڕێم، بەڵام ئیتر بەڕاستی منیش توانم نەمابوو. لە هۆش خۆم چوو. کاتێک کە چاوم هەڵێنا دیتم لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی ئێرانم. بردویانم بۆ چارەسەر. حاڵی هەناساڵکێشانم زۆر خراپ بوو. چواردەورم
هەموو ئەو خۆشەویستانەی هاوشاریم بوون هەریەکەو بە شێوازێکی ناڵات یەکێ چاوی لە دەستا بوو یەکێ هەناسەی بۆ نەدەهات یەکێ لەسەر قەرەوێڵەی نەخۆشخانەکە جانی ئەسپارد نازانم بەڵام چەند هەفتەیەک من لەو نەخۆشخانەیە مامەوە دیارە بەهۆی ئەوەی کە من لە کاتی کیمیابارانەکە لەوێ نەبووم و درەنگتر گەیشتومەوێ کاریگەری کیمیابارانەکە وەکو کەسانی تر نەبوو لەسەر من تۆزێک هێواشتر بوو بۆیە دوای چەند هەفتەیەک چارەسەر وەرگرتن من لە نەخۆشخانە کرامە دەرەوە نەمەزانی چی بکەم نەمەزانی ڕوو بکەمە کوێ نەمەزانی لەکێ پرسم خۆشەویستەکەم لەکوێیە هیوا و ئاواتەکانم چیان لێهات شار بە شاری کوردستانی ڕۆژهەڵات گەڕام سەردەشت مەهاباد بۆکان بانە سەقس ناوی خۆشەویستەکەم و دایکی لەسەر لاپەڕەیەک نووسی بوو بۆ هەر نەخۆشخانەیەکە چوون دەموت خوا ئەم ناوە لای ئێوەیە بەڵام هیچ شتێک لەوانە دانیان بۆ دانەنا کە ئەو خۆشەویستەم و دایکی گەیشت بنە ئەو نەخۆشخانەیە ئیتر وردە بێهیوا بووم لە شاری بۆکان لەگەڵ کەسێکی هاوشاری خۆمە یەکترمان بینی پێی وتم ئەو ماوی وتم بەڵێ ماوم بەڵام چمانێک خۆزگە منیش وەکو هەموو ئەوانی تر ئێستا گیانم لە بەردا نەبووە و وەکو ئەوان بمردمایە وتی کە سوکار هەموو بەسەراتەکەم بۆ جێڕایەوە کە خۆشکوبرا و دایک و باوکم چیان بەسەراتەوە و خەزورم چۆن لە ماڵی خۆیان کەوتووە و ئێستاش بە دوای دەستگیرانەکەم و خەسومدا دەگەڕێم هەموو ئەو شارانە گەڕام بەڵام نەمدۆزینەوە ئەو هاوشاریم پێوتم چووی بۆ تەورێز وتم نازانم تەورێز لەکوێیە وتی زۆربەی بریندارە قورسەکانیان ڕەوانەی شاری تەورێز و داران کردووە بڕۆ بەشکم سۆراغێکیان کەی ڕێو شوێنی پیشاندام هەندێک پارەشی پێدام بەرەو شاری تەورێز وەڕێکەوتم نەخۆشخانەکان بگەڕێ یەک بە یەک سەرنجام گەیشتمە نەخۆشخانەیەک و نەمدەزانی چۆن تیان بگێنم لەبەرەوەی نە فارسیم دەزانی و نە تورکی کوردێک هات وتی کاکە چی دەوێت وتم بە دوای ئەو دوو ناوەیە گەڕێم هەموو نەخۆشخانەکانی شارەکان گەڕاوم بەڵام نەیان دۆزمەوە هاتووم بزانم لێرەن وتی وەرە لەگەڵم منی بر بۆ شوێنێک کۆمەڵی دەفتەردان درابوو بە زمانی فارسی تێگەیاندن کە بە دوای ئەو دوو ناوەیە گەڕێ بە دەفتەرەکەیە گەڕان و پەرستارێ وتی بەڵێ یەکێکیان لێرەیە هەستم پێکرد وتی ئەوی دووەمیان گیانی لەدەستداوە بە خێرایی بەو خۆشەویستەم و چی بۆت خوا پێم بڵێ وتی کاکە نیگەران مەبە کچەکە ساغە ئێستا لەژێر چاودێریدایە بەڵام بەداخەوە ناوی دووەم کە دایکێتی گیانی لەدەستداوە جارێکی تر مردنی خۆشەویستەکانم دووبارە زیندوو بۆ و تەواوی زامەکانم خوێنیان لێچۆڕە بە قورگێکی پڕ لە گریانەوە پێم وت خوا بمبەن بۆ لای ئەو خۆشەویستەم بمبەن بۆ لای من نەهاتم لێرە بیبینم من هاتم ئەو کۆمەڵە دەست و دیاری کە لە سلێمانیەوە بۆم هێنابوو من هاتم ئەو جلە بووکێنا و ئەو جلی زاوایەتی پیشان بەم بۆی ژیانی هاوسەری لەگەڵ پێک بهێنم توخوا بمبەن بۆ لای بەو شوازە پەرستارەکە ڕێنمایی ئێمەی کرد بۆ ژوورێک بەڵێ ژوورێک پڕ لە نەخۆش پڕ لە بریندار ئەتوانم بڵێم لەو ژوورێدا زیاتر لە 20 کەسی لێ بوو کاتێک کە چوون خۆشەویستەکەم لەسەر قەرەوێڵەیەک درێژ ببوو بەڵام لی چوومە پێشەوە سەیری ئەکردم
بەڵام هیچ منی نەئەبینی. بانگم کرد بە هێواشی و بە دەنگێکی نووساوە پێوتم هاتی. وتم هاتم. باشی. وتی باشم، بەس چاوەکانم نابینێ، سنگم ئازاری زۆرە. هەندێک قسەم لەگەڵا کرد و پەرستارەکەش و ئەو کوڕە کوردەش کە تەرجەمەی بۆ کردم بە دیارمەوە وەستا بوون. چەند ڕۆژەیەک بەو شێوازە لە شاری تەورێز مامەوە و بەردەوام سەردانی نەخۆشخانەمە کرد بەو هیوای کە تەنیا ئەو ماوە ئەویش چاک بێتەوە، بەڵام زۆر بەداخەوە زۆری نەخایاند و ئەویش لە ژێر ئازاری ئەو ژەهرە کوشندەیە گیانی بەدەر نەبرد و ماڵ ئاوایی لە ژیان کرد. بە جارێک چەند خۆشەویستم لە دەستا لە شارێکی غەریبیدا ئێستا چی لە دوو تەرم کەم. بەڵام ڕێوکارە یاسایەکان جێبەجێ کران و هەر خۆیان تەرمەکانیان لەگەڵا ڕەوانە کردنەوە بۆ کوێ بێم، بۆ چ شارێک بێم. ئەو شارە پڕ لە بۆن نێرگیزە، ئەم شارە پڕ لە نەورۆزە، ئەو شارە پڕ لە جوانیە، ئێستا شارێکی چۆڵهۆ، شارێکە کە 5,000 پەپولەی تێدا هەڵوەری، شارێکە کە نزیک بە 10,000 کەسیش بە ئازاری کیمیایەکەوە بریندار بوون و پێوەی ئەتلێنەوە. دوای لە دەستدانی ئەو خۆشەویستانم بەڕاستی من نەمتوانی لە شاری هەڵەبجەدا بمێنمەوە. ئاسەواری کیمیایەکە بەسەر منی شەوە دیار بوو، وێ بڕیارمدا ئیتر منیش بۆ هەتایە کوردستان و هەڵەبجە و هەموو گۆڕی خۆشەویستەکانم بەجێ بێڵم. ڕوون کردە وڵاتی ئێران جارێکی تر و لەوێشەوە بۆ هەندەران. ئێستا لە وڵاتی سوید دەژیم. دەتوانم بڵێم ژیانێکی زۆر ناخۆشم هەیە، لەبەرەوەی لە ژێر چاودێری و وردی پزیشکی دام هەتا ئەم دەقێش. کاتێک کە هەستم بەوە کرد سنگم ئازاری هەیە، دوای پشکنینێکی زۆر دکتۆرەکان پێیان وتم ئەبێ لە ژێر چاودێری وردابی، لەبەروی سیەکانی تۆش خەریکە وشکە بێتەوە. هەر بۆیە لەم وڵاتەیە مامەوە. بەڵام هەموو 16 سەیەک گەڕامەوە بۆ کوردستان و سەردانی مەزاری خۆشەویستانم کرد. بەداخەوە ئەم ساڵ لەبەروی بارودۆخی تەندروستی خۆم خراپە و بارودۆخی هەموو دنیاش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خراپ بوو، نەمتوانی بگەڕێمەوە بۆ وڵاتەکەم. زۆر دڵگرانم، بۆیە پێم خۆش بوو ئەم شۆ بە سەرهاتەکەی من، شارە شەهیدەکەی من لە بەرنامەی بێدارانی شەودا بخوێندێتەوە. مەرگونەمان بۆ داگیرکەران، مەرگونەمان بۆ دوژمنانی گەلی کورد، سەربەرزی بۆ شەهیدانی نیشتیمانم. بەڵێ خۆشەویستان، سڵاوتان لێبێت. سڵاو لە هەموو ئێوەی خۆشەویستی بینەری ئازیزی کەناڵی گەڕیان. سڵاو لە گوێگرە خۆشەویستەکانی کەناڵی میلی گەڕیان. هیوادارم ئەمە دوا ناخۆشی هەموو کوردستان بێ، هەرچەند ئەو ناخۆشیە برینێکی هێندە قوڵە، نازۆرێکی هێندە قوڵە، بە سەدان ساڵی دیکەش هەر زووخ و خوێنی لێدەڕژێ. هەڵەبجە بوو بە برینێکی قەیماغەبەستووی نیشتیمانم، هەرگیز لە یادمان ناچێت. ئەمە جارێکی تر کورد قڕان بوو، بۆمباباران بوو. هیوادارم دوجار بێ و دوا ناخۆشی گەلی کورد بێ و هەر لێرەوە بە ناوی ڕادیۆی گەڕیانەوە سەری ڕێزدا ئەنوێنین بۆ سەرجەم شەهیدانی هەڵەبجەی ئازیزمان و خۆمان بە هاوبەشی خەمی یەکە بە یەکەی بنەماڵەی خۆشەویستی ئەو شەهیدانە دەزانین.
لەولا وەخۆش دەیەوێ ڕاکە خۆی بە قوربانی باوکو براکە ئەو پێڕاناگا یەخەی خۆی بگرێ شۆلەکەی گیانی شۆلەکەی گیانی بۆ ئاسمان دەفڕێ قەتاورەی خێڵی کۆڵ بە کۆڵ قەتاورەی خێڵی کۆڵ بە کۆڵ بەردووە دەنگدێنێ ئەم دۆڵاو ئەو دۆڵ ئەم پێی زامارە لە کۆڵیەوە ئەو چۆکدا دەدات لە نیوەی ڕەوە بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ ببورن کە ئەم شۆ بەرنامەکەمان بۆ شازە ڕۆی بەڵام ئەرکە لەسەر شانی هەر کوردێکی قارەمان لە هەر جگایەک بێ ئەم بۆ نەنەتەوەی و نیشتیمانیانە هەرگیز لە یاد نەکا دیارە بەیانی 16 سێە ڕۆژی هەڵوەرینی 5,000 پەپولەی شەهیدا بۆیە ئێمە ویستمان بەو شێوازە خەمەکانمان تێکەڵاوی خەمی هەڵەبجەکەین و لەگەڵیان خەمبار بین و پێیان بڵین کە هەڵەبجە تەنیا هی ئێوە نەبوو هەڵەبجە هی هەموو کورد بوو هەڵەبجە هی هەموومان بوو شەهیدانی هەڵەبجە تەنیا هی ئێوە نەبوو کە سوکاری ئێوە نەبوون شەهیدانی هەڵەبجە هی هەموو کوردێکی بە شەرەفە هی هەموو کوردێکە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو جیهان ئێمەش هاوبەشی خەم بین وەکو بێدارانی شەو هەرگیز لە بۆنە و مناسبەتە نیشتیمانیەکان قەت لا نادەین و هەمیشە وەکو بێدارانی شەو لەگەڵ گەلەکەمانی خۆشەویستان پێشوەی بچمە لای پەیوەندیەکان پێتان ڕادەگەێنم لە ساڵی 1991ەوە کۆمەڵەی هونەرە میلیەکانی سلێمانی ڕۆژی 16 سێ کاتژمێر 11 لەبەر دەرکی سەرا ڕێ و ڕسمێکی شایستە بۆ شەهیدانی هەڵەبجە بەرپا ئەکەن بەیانیش بە هەمان شێوە 11 سێ ببورن 16 سێ و کۆمەڵەی هونەرە میلیەکان جارێکی تر لەبەر دەرکی سەرای سلێمانی ئەو مناسبەت و بۆنەیە بەرپا ئەکەن و ئێمەش وەکو ڕادیۆی گەڕیان لە خزمەت ئەو کۆمەڵەدا دەبین و هاوکاریان دەبین ئازیزان با زۆرتر لە کاتتان نەگرم ڕەنگ بێ کۆمەڵی خۆشەویستیان هەوێ لەسەر هەڵەبجە قسە و باسییان هەبێ ئەچمە لای بەشداربووانمان لە ڕێگەی تەلەفۆنەوە یەکەم بەشداربوومان بەڕێز کاک مۆیەدا لە شاری کەرکووک کاک مۆیەت شەو باش ڕووداوی ڕستم لە ڕووداوەکان ئەمڕۆ ڕووی داوە لە وڵاتمان هەر کەس بەو جۆرە بێستەنکار ئەبێ بە پەندی زەمانە و ڕۆژگار سەبری بچووکی خوددا چ ساڵە ڕوو بتوانەی زۆردار بەتاڵە ڕۆژێنی بەعس چی پێمان نەکرد ژن و مناڵی گشتی ئەنفال کرد بێڕماندن و لە سێدارەدان زندە بەچاری گەلێ بەستە زمان چمیابارانی هەڵەبجەی شەهید مەرگی ئەولادی بەچاو خۆی نەدیر سوپاس بۆ ێزدار ڕزگاری کردین بەرەو دەواازەی ئازادی بردین وەرن ئازیزان بابیرکەینەوە جێگە و ڕێگەمان ساک بکەینەوە ئەو گوندانەی کەوا ڕماوە بە دەستی ڕژێم خاپور کراوە لە جاران چاکتر بنیادیان بکەین
دەستی یارمەتی بۆ یەکتر ببین دارێکی دیکە دژمنی زۆردار نەتوانی لێمان ببێتە سەردار نەتوانی لێمان ببێتە سەردار ئەم کاتە و تێگڕایی کاتەکانت پڕ بێ لە خۆشی و کامەرانی کاکە دریجیان کاک مویەت بۆ جەنابی شتەروا و سپاس دەکەم من زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن تەمەندرێژیت بۆ خوازم هیوادار لە سەرکەوتوادی زۆر سپاس کاک مویەت هەر بژیت بەڕاستی کاکە ئەدەیس ئێمەی ملەتی کۆت زۆر دەردەسەری و تەنگ و سەڵامە و ئەم چینیاباران و ئەنفال و ئەم شتانەمان زۆر بینیوە بەڵام ئێمە نابێ ئەمانە لە یاد بکەین ئێمە ئەبێ هەموو کاتێک سەری ڕێز و نوازش بۆ ئەم شەهیدانەدا بنێن شەهیدانی هەڵەبجە و شەهیدانی گەلی کورد و کوردستان هەر بژیت من هەر لێرەوە پرسە سەرخۆشی خۆم ئاڕاستەی بنەماڵی یەکە بە یەکەی ئەو هەڵەبجەیانە ئەەکەم کەوا لێرە گیانیان سپارد و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم چاوی یەکە بە یەکان ماچ ئەەکەم دەستی مادونوبینیان ئەگوشم هیوەپیان ئەڵێم خدا سەبوویتامدا ئینشاءالله و ئینشاءالله ئەگەر ئێمەی ملەتی کورد ئەگەر تۆگەی بە خۆمانە بچینەوە ئەگەر بە خۆمانە بچینەوە نابێ ئەم یادانە لەگیر بکەین و نابێت لە خۆشیەکانین هەرچی ناخۆشیەکانی دنیا هەیەکەوە بەسەر گەلی کورد هاتۆ لە فکری بکەین بۆ یعنی شتێکی بەسیط هەر بژیت کاک مویەت من هەر لێرەوە هیوادارم ئینشاءالله جارێکیکە ملەتی کورد ناخۆشی نەبینێ و هەر لە خۆشیادەیە زۆر سپاسی ئەو هەموو هاوڕێیاناکەم کەوا ئێستا لە دوای منەوە بەشداریەکەن چاوی یەکە بە یەکیان ماچ ئەەکەم و چاوی ئەو بەڕێزانەش ماچ ئەەکەم و چاوی کاکە دەشات مەریش ماچ ئەەکەم و هەموو هاوڕێیانی تر بەبێ جیاوازی خۆشەویستی بۆ ئازی خۆشەویست سپاس بۆ بەشداریکردنت کاک مویەت بێچارەی خۆشەویست لە کەرکووک زۆر سپاس ئێمە هیوادارین ئەو هیوانەی کە تۆ خواست دێمەش هەمیشە خواستومانە و دەیخوازم خۆشەویستان دەمهەیە بە خۆشەویستانی دەرەوەی وڵات بڵێم ئەوانەی کە دەیان هەیە بەشدار بن لە بەرنامەکەماندا لە ڕێگەی ڤایبەرەوە دەتوان ئەم ژمارەیە بەکاربێنن 0 954 00 82 ئەو خۆشەویستانی لە دەروی وڵات دیان هەیە بەشدار بن لە بەرنامەکەماندا 0 954 00 82 ببورن 8002 کاک دابا 954 8002 ببورن من بەغەڵەت خوێنمەوە خۆشەویستانی دەرەوەی وڵات لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0 954 8002 دەتوانن بە ڤایبەر بەشدار بن لە بەرنامەکەماندا داوای لێبوورن دەکەم کە پێشتر بەغەڵەت خوێنمەوە ئازیزان لە هەولێرەوە کاک دیدارمان لەگەڵا کاک دیدار بەرزنجی شەو باش بۆ دەکەن ئەو تاوانت چیەوەیکەن مناڵان لە دایکانەکەن لە سۆزی باوک بێبەشیان نەکەن لە نازی دایک فرامۆشیان نەکەن لە خۆشەویستی براکانیان بێبەشیان نەکەن لە هەست و نەستی خوشکەکانیان بێ کەسیان نەکەن بۆ وا دەکەن زیندە بە ساڵیان دەکەن بەشیان دەکەن هێندێکیان لە نێو ساڵێک کە ئازارەدەن بۆ واکەن ئەو تاوانە چیەوەیکەن سڵاو لەو کەسەی بۆ ڕزگاری کوردستان شەهید کراوە سڵاو لە گۆڕەکەتان بێ سڵاو لە برای ئەزیز و خوشکی بە سۆستان بێ سڵاو لە دایکی شیرین و باوکی بە سۆستان بێ کوانی ئەو کەسانی بەدلگیراون ئەی کوانی ئەو کەسانی ئەنفال کراون کوانی ئەو کەسانی لە ژێر خاکن ئێستا نەماون کوردستان شاخەکان بەش بوون و ڕۆژ لێداون زەڵ هەرگەڵاون کوردستان لێیەکان خافور کراون کوردستان گەنجەکان زیندە بەچاڵ کراون کوردستان دار و بەردی ئەو وڵاتەش بادیان پێدراون کوردستان هەڵەبجەی شیرن چیمیا باران کراوە کوردستان کەس نەماوە ئازار نەدراوە سڵاو شەو باش کاکی دژیان سڵاو لە تۆش کاک دیدار هەر بژیت سەرچاو
سڵاو محەبەتی خۆشەویستیم بۆ جەنابەت بۆ کاکە دابان بۆ سەرجەم عەزیزان خۆشحاڵم لەگەڵتانم زۆر سپاس ئێمە شەروا کاک دیدار هەر بژیت بێگومان ئەوەی کە لە ساڵانی زوو ڕوویدا لەسەر کوردستانی خۆمان بێگومان حەقیقەتەن ئەزموونەکی تاڵ ئەزموونەکی ناخۆش ناشیرن سیمایەکی بێویژدانانە و سیمایەکی بێ ئینسافانە ئیشکردن لەگەڵ ملەتی کورد بەگشتی بەڕاستی کاک ئیدریس ژیان ئەو زامی کە هەیە ساڵانێک هەتاوەکو ئێستا کە تارێژ نەکراوە ئەو برینە خوڵی کە هەیە ئەوەی کە تووشی کێشە بوو تووشی ناخۆشی بوو تووشی دەردەسەر بوو ئەو چیمیابارانە و ئەو ئەزیەتدارانە ئێستاکە ماڵ بە ئاواتە گەنجەکەی بێتەوە کە ئەسیر کراوە ماڵ بە ئاواتە ئەو کەسێک کە تووشی دەردەسەری تووشی ئەو نەخۆشی بۆ دەرمانی تێدا کراوە ئێستاش کاتێک مەینەتی ناسوور و ناڕەحەتی دەچێشن بەڕاستی و ماڵانە هیچ ماڵێک نییە بەڕاستی کاکی ژیان بادی نەدابی خەمی نەخواردبی نەهامەتی وەرنەگرتی بێت ناسۆری نەبینی بیت ئینشاءڵڵا و دووبارە نابێتەوە ئینشاءڵڵا بەرەو ئایندەیەکی باش و داواکارم لە خوای کار بەجێ کار ئاسانیمان بۆ بکا ڕەنگە ئێستاش کەشەوایەکە زۆر باش نەبێت لەبار نەبێت ناڵێنێ سەتا بەڵام دیسان ئاواتە خوازم لە داهات و باشتر بێ ئێستا زوڵفەکە خۆش نییە بیرکەینەوە بەڕاستکای دژیان بیرکەین چمان بەسات ئەوەی کردی چیە بوو دژبن بوو با ئێمە لەناو خۆمان بۆ یەکتری باش بنی بتوانین لەگەڵ یەکتری هاوکاری یەکتر بین و داهاتۆکی گەشت بۆ ملەتە بڕەخسێن و ئیدی وەڵحاصل خەڵک کەو بازەیدایە دەیەوێ ئەوڕۆکە زوڵفش خۆش بەسەبە ئینشاءڵڵا هیوادارین ئیتر ناخۆشی ڕوونەکاتە وڵاتەکەمان سپاس بۆ تۆ کاک دیدار سڵاوەکانم بۆ کاکە وڵات بەختەوەر و هیوادارم شاعیرە هەزناسکە لێوانکۆیی کاکی درێستا بەڕاستی لە ڕاگەیانەکان لێوانکۆیی پشکی شێری هی نازانم ئاگداریان نا بەڵێ لە هەموو ڕاگەیانەکان تاکە شاعیر کە بەشداری کە لە ئافرەتەکان هەر ئەو بەڕاستی لە هەموو مەجاڵەکی ژنسی هیوادارم جێبیستی بەم پێم وایە نەخۆشە هیوادارم خوای گەورە شفای بۆ بنێری بەڵام با بە نەخۆشیەکەش هەر بەشدار بی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هیوادارین دەست خۆش کاک دیدار سپاس بۆ تۆ شوێکی شاد کاک دیداری خۆشەویست لە شاری هەولێر سپاس دەکەم خۆشەویستان جارێکی تر بۆ هاوڕێیان دەروی وڵات دووپاتیەکەم و 0970 954 8002 ژمارەی ڤایبەرەکەمانە دەتوان لە دەروی وڵاتەوە پەیوەندی بەم ژمارە بکەن بۆی کە لە ڕاستەوخۆنێکن و لە سەریان نەکەوێت خۆشەویستان جارێکی تر دەچینە کەرکووکی ئازیز کاک هەڵمەت ڕەمەزان هاوڕێی خۆشەویستمان لەسەر هێڵە کاک هەڵمەت شەو باش شەو باش کاک ئیدریس هەموو کاتگیانەکەم دەستخۆشی و بەرنامەیەت لێکم دوای سەرکەوتنت بخوازم زۆر سپاس کاک هەڵمەت گیان هەروە بۆ جەنابەت بەڕاستی کاک ئیدریس ڕووداوێکی دڵتەزێن بوو کارەساتی بابلین هەڵەبجە من پێم وایە ئەم بە بلین ساڵانە بەیادکردنی ئەم ڕووداوە کە سوکاری ئەنفال ئاسوودە نابێت یاخود کە سوکاری بابلین هەڵەبجە ئاسوودە نابێت کاتێ ئاسوودا بێت کە کورد ماڵی خۆی یەک کات بکاتە یەک ماڵ یەک ڕای ئەبێت بەڕاستی کاگەری چەندەها خێزان هەیە لە هەڵەبجە ئێستاش کەم دەرامەتە پێم وانییە بتوانێت عیلاجێ بۆ خۆی بکڕێت بەڕاستی ئەبوایە حکوومەتی کوردی زۆرترین شتی بۆ هەڵەبجە بکردایە هەر لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی هەموو پێداویستیەکەوە ئەبوایە کرێتی ئەسڵەن هەر لەو شارەیە نەبوایە هەتا ئێستا نەبووتە پارێزگا بە تەواوەتی کاگدریس بەڕاستی کاگدریز من ئەم کارە ساتە گشتی بۆ ململانی حزبە کوردیەکانمانە گەڕێنمەوە بەداخەوە ئێستاش کاگدریز با ئێمە دڵمان خۆش نەبێ بلین سەدام حوسێن ڕووخاو ئەیتر تەواو ئێستاش دەیان سەدام حوسێن هەیە کە بیوێ کورد ئەنفالکە ئەمەش خەتای کێ خەتای حزبە کوردیەکانمانە ئەگەر ماڵی خۆیان یەکەن یەک ڕایان هەبێت کەس ناتوانێت زەفەرمان پێبەرێت بەداخەوە کاگدریس بەداخەوە من ئەمە 2021 کاگدریس ئێمە بابلین کارەساتی هەڵەبجەمان لەبیر نەچوو بابلین دەرزێکمالی وەرنەگرت بابلین ئەنفال دەرزێکمالی وەرنەگرت 16 ئۆکتۆبەر دەرزێکمالی وەرنەگرت کاگدریس من خۆم
کەسێکم ئەتوانم بڵێم مناڵی ئەنفالم لە 1970 لە سزنەکانی نوگرە سەلمان لەدایک بوومە. بەڕاستی کاگدریز بەڕاستی هیوادارم ئەلێرەوە داوام لە حکوومەتی هەرێم هەیە ساڵانەکەم یاداکەن وەگەم یاداکەنەوە با ماڵی خۆیان ڕێکن کاتێکە ئێمە ماڵی خۆمان ڕێکرد و ئەو کاتە ئەتوانم بلێم سەرکەوتۆ بین بەڵام بەداخەوە بۆ حکوومەتی کوردی من ئەو نالێم هیوادارم کاگدریز تاوێکی باش بخشێنەوە بە خەڵکی هەڵەبجە ڕاستی خەڵکی هەڵەبجە زوڵم لێکراوە دەست خۆش کاکەڵمەت ئێمە شیوادارین هەر بەو شوازە بێت کە جەناوت باستکردی شەڵا واش دەبێت ئومێدەکەی لە دڵی هەوماندای شەڵا هەروە دەبێت ئەوەی کە ئێمە دەمان هەیە ماڵی کوردی ڕێک ئەبێتەوە ڕێک ئەخرێتەوە ئەمە گەورەترین پاداش دەبێت بۆ هەموو بنەماڵی شەیدان ئەو کات هەست پێەکەن کە شەیدەکان بە خۆڕایی خوێنیان نەڕژاوە گەیشتن بە ئامانج هەموو ئامانجەکانی گەلی کورد ڕێخستنەوەی ماڵی کورد و یەکگرتووی کورد دەبێت ئینشاڵڵا هەرواژ دەبێت کاگدریز ئێمە ئەمانەوێت نابێت بە ئێمە نابێت ئللا بە ئەوانە بێت ئەوان بیانەوێت ئەتوانن بیکەن ئێمەش دەبێت هاندەر بین کاکەڵی خۆمانە ئێمەش دەبێت هاندەر بین ئینشاڵڵا هەروە دەبێت ئەمە خواستی هەموو گەلی کوردە کاگدریز کاتێک تۆ هاندەری کەسێکە بیکە ئەو کەسە بابلین کاتێک کە تۆ قسەی بۆکەی جۆر لێ بگرێ و قسەکانت تەطبیقە بەڵام کە هیچ ئینێکی نەبوو بۆت سوادەی نییە ئینشاڵڵا هەرە بێ ئێمە بەردەوامین هیوادارم کاگدریز 2020 ئینشاڵڵا گۆڕانکاری ببێت چاوەکەم کاکەڵمەت منیش هیوادارم بەو هیوایم کاگدریز کاگێڕایی دیکاوەی جەلیل ئاغا بێتە سەر خەت و لەگە کاکایی مادا منیش هیوادارم خۆشەویستیم نەماوە بۆتان سپاس کاکەڵمەت شەوێکی شاد بۆ تۆش بە قوربان سەرکەوتووی زۆر سپاس دەکەم ئازیزان دەچینە ئەڵمانیا بۆ دەرەوەی وڵات هاوڕێیەکی خۆشەویستمان کە چەند جارێک شاوزان لێمان دوورکەوتوتەوە کاکهێمنی ئازیزمان لەگەڵە کاکە هێمن شەو باش شەو باش مامەی دەستیان باش قوربان سپاس کاکێ من جان چاو ماچەکەم قوربانم ڕێز و حورمەتی زۆرم هەیە بۆ تەواوی گوێگر و بیسەر و هاوڕێ و ئازیزانی ڕادیۆی گەڕیان بۆ یەک بەیەکیان چاو یەک بەیەکیان ماچەکەم ڕێزمێ بۆ کاکە دابان بۆ تەواوی ستافی ڕادیۆی گەڕیان شادان ماچەکەم سپاس کاکێ من بەناوی قوربانێ بم بەداوای لێبوردنەوە ئەم چەند بەرنامەیە کە من تاخیر بووم یان لە بەرنامەکە بەشدار نەبووم بەڕاستی بەداخ و پەژارێکی زۆر و هاوڕێکی زۆر ئازیز و خۆشەویستم لەدەستدا لە وڵاتی بەریتانیا زۆر ئیتە بەڕاستی بۆ من زۆر مەتاسیر بووم من سامات قوربانێ بم بۆ ئەم بابەتەی کاکێ من کاکێ من جان دەنگت زۆر بە بڕایی ئەهات بۆ لای من بورە بۆیە بانگم کردی ئێستا نازانم لای منیش وەڵا نازانم خەت باش نییە ئێستا باشە ئێستا دەنگت دەگا بەڵێ سەری ڕێز و نەوازش دادەێنان بۆ 5,000 پەپولەی هەڵەب شەهید بۆ ئەنفال بۆ ئەواوی ئەو کەسانی کە لە پێناو خاکی کوردستانە سەری خۆیان و گیانی خوان و خێری خوان بەخشیوە چاو ماچەکەم بەڕاستی بەرنمەیەکی زۆر جوانە بەڵام بەداخەوە پێویستە حکوومەت و دەسەڵات وەکەوەی پەیوەندی پێشتریشم باسی کرد بەڕاستی بەخۆیانە بچنەوە کە کورد ئەو هەموو نەهامەتی لەژێر دەستی بەحسا بەسەرهات کیمیاباران ئەنفال ئەنواع ئەشکاڵ تەنانەت لە ئەمنەکەیە تەنەها ئافرەتی گەنجمان گیرا بەداخەوە بەڕاستی نووسرا بوو کە من خۆم لە کاتێک کاتومە ناو ئەمنەکە لێ نووسرا بوو دۆمینەی لەسەر پشتی کراوە ڕسم کراوە ئەنواع ئەشکاڵ هیوادارم حکوومەت بەوەیە بچێتەوانێ ئێستا جیلی ئێمە زۆر بەداخەوە خۆزگا بۆ سەدام حوسێن خوازێ وەکەوەی کە چۆن بڵێن ڕەحمت لە کفندس بەخوا من ئەڵم بەلامەوە حیفە ئەم حکوومەتە کارێکی دوای کردووە هەتا جیلی ئێمە بەڕاستی ئەو نەهامەتی و ئەو هەموو قوربانی کە کورد بەخشیوەتی بەدەستی ڕژێمێکی بەعسەوە ئێستا لەبەر چاویە ون ببێ و ڕەحمت بۆ کەسێک بخوازەکە تەنەها نەهامەتیمان لەژێر دەستیا چەشت ئەمەش ئەوە ئەکاکە حکوومەتی کوردی بەداخەوە حکوومەتی کوردی بەداخەوە ئەدایەکی جوانی نەکردووە ئەدایەکی جوانی پیشانیاوە بۆ نەتەوەکە بۆیە بەڕاستی خەڵک و گەنجان هەمووی بێردارن
ڕەحمەت بوو بۆ ئەو پیاوە ئەخوازم ڕەحمەت بوو بۆ کەسێکی زاڵم و کەسێکی دوژمنی بەنەتەوەی کورد ئێستا خەڵک ڕەحمەتی بۆ خوازێ ئەمە بەڕاستی خۆی لە خۆی ئەسفرە ئەمە خۆی لە خۆی کارەسات هیوادارم بەز هەڵبجەی شەهید نییە قوربانی بم من تەنها جگە لە دەستخۆشیی کەم نییە بەڵام بۆ ئەم شەو شعرێک بە نووسینی کاکێرش عەلی ئەسمەر ئامادەی کردووە ئەویش بەڕاستی بۆ ڕوحی هاوڕێی ئازیزم کاکە سەردار پێشکەش یەکەم کە بەڕاستی تازە خێزانی مارە کردبوو ئەوە مانگی چار بگەڕایەتەوە بیگوازایەتەوە چەند ناڵی چۆن چوزانم بڵێم چی زۆر خۆزگای هەبوو بەڵام بەداخەوە خۆزگاکانی بە کۆتایی هاوبتم شعرە پێشکەشەکەم بێەوە گەرم جارە تەمەن ڕێبات جانتای سەفەر کۆکەمەوە بە دیداری ئازیزانم بە سیمای شارشاد ببمەوە گەر ئەم جارە جانتای خوربەت لە کوردستان واڵاکەم جوانی و خۆشیەکەی هاندەران قوربانی تۆکەم ئەی شارەکەم گەر لە شەوە هاتمەوە باوانەکەم گەر خۆر هەڵهات بەیانی باشت لێەکەم دەرگی دووری ئەم چەند ساڵت لە نوکەوە بۆ باسەکەم گەر ئەم جارە هاتمەوە ئەچمە خزمەت باخی گشتی سەری ڕێز دانەوێنم بۆ مۆلەوی و سالم و هەردی سەردانێکی بێکەس ئەەکەم تەنها یەک داوای لێەکەم چەندێڕێک بۆ بنووسێت جوانتر لەوەی کە نووسیمە شارەکەم ئێواران بۆ سەرچنار وردە وردە شۆڕە بمە ئاڵی ئەسەدی غوربەت بۆ چەند ساڵی بمەوە گەر ئەم جارە لە نەورۆزە دەستێجلی کوردیم پۆشی بە چەپکێ نێرگزی بەهار خەمی غوربەتم داپۆشی لای دایکە نیشتیمانەکەم بۆ چەند شەوێ ڕۆژکەمەوە باکەم نییە و چاولێک بنێم لە باوەشیە سەرنێمەوە باکەم نییە و چاولێک بنێم لە باوەشیە سەرنێمەوە دەست و چاوتان خۆش بێ و چاوتان ماچ بۆ تاکەی دیزیان قوربانی تۆ شەوێکی خۆش زۆر سپاس دەکەم کاکەمی خۆشەویست لە ئەڵمانیا هیوادارم سەرکەوتوبی وێمە شاو بەشی خەمی جەناب و بنەماڵەی و خۆشەویستین کە بەداخەوە لە دەروی وڵات گیانی دەستاوە خۆشەویستان ئەچین هاتینەوە بۆ سلێمانی هاوڕێی شاعیری خۆشەویستمان هاوڕێی غایبیشمان با بڵێم کاک دڵشاد عومەرمان لەگەڵا کاک دڵشاد عومەری خۆشەویست شەو باش شەو باش کاکەی دیتی بەڕێز و خۆشەویست برە ئازیزم چای من قوربانم مامە دڵشاد گیان شەوی تۆش باش قوربانم زۆر سپاس دەکەم کاکە دەستخۆشێکی زۆرم بۆ جەناب و بۆ ستافی بەرنامە زۆر سپاس بەڕاستی دەستان مازەکەم دەستان خۆش بێ کە لە هەموو بۆنەکە یادەکاندا بەڕاستی وەبیری ئێمە دێنەوە وەبیری ئەو بەڕێزانە ئێنەوە کە لەو جیلەدا یاخود لەدایک نەبوون یاخود نەیان بیستووە و ئەم بەسەرهات و ئەم داستانانە ئەجێڕنەوە بەڕاستی ئەمە زۆر گرنگە بەداخەوە ڕەنگە لەلایەکەوە برینی خۆشەویستانمان لە هەڵەبجە بکرێتەوە ئەوانەی کە بە ئازارم بکرێتەوە بەڵام باسکردنی و یادکردنەوەی زۆر گرنگە گرنگی خۆی هەیە من بە هەڵەبجەکان ئەڵێم ئێوە هەمووتان برا و خوشک و دایک و گەورە و سەروەری ئێمە هاوبەشی خەمەکانتانین وەکوی ئێوە ئازار دەچێشین هاوبەشی خەمتانین خوای گەورە ڕەحم بە ئێوەش و بە ئێمەشکا و ئیشەڵڵا ئەمە دوا ناخۆشی بێ بۆ هەموو لایەک و خوای گەورە ڕەحیش بخاتە دڵی ئەم بەرپرسە نابەرپرسانەوە ئاوڕێک لە هەڵەبجەکان و ئەو میلەتە خێرەندیوە بزانەوە ئیشەڵڵا ئینشاڵڵا وێ کاتان نەگرم شعرێکم حاضر کرۆ بۆ هەڵەبجە حەزم کرد پێشکەشتان کەم زۆر خۆشحاڵ دەبین کاکە دڵشاد گیان سپاس دەکەم فەرموو بەهشتی پەپولەکان لە بیرم دێ لەم ڕۆژەدا لە ناو شادی و زەماوەندی پەپولەدا لە ناو خەیاڵ و ئەندێشەی عاشقانی وەلی و شەمدا
شەمشەمە کوێرەکان هاتن گڕیان لە پەڕەی گوڵ بەردا دڕەقەکانی پایتەخت و خوێن مژەکانی ئازادی هاتنە شاری پڕی واوە بۆ زاوا و بۆ کەژاوە تارای مەرگیان کردە دیاری بە پێچەوانەی قورعان و فەرموودە و ئاینی ئاسمان 5,000 گوڵاڵە سوورەی بەهەشتەکەی هەڵەبجەیان لە ناو دووکەڵی خەردەلدا بەبێ تاوان هەموو خنکان فاشستەکان ڕوخسار ڕەش و دڵڕەقەکان مەرگی شاری هەڵەبجەیان کردە دیاری بۆ بەردەستی گەورە و ئاغار و ڕەشەکان 16 بوو بار بیرم دێ لە زیڕە و مەرگی منداڵان عشقی خودە عەرشی خودە ئەوەندە لەرزی کەچی دنیای بەناو ئیسلام کە ڕوولاڵ بوون کەس نەیپرسی ناپرسی نابینا بوون لە ئازمەرگی بەلێ شاوی پەپولەکە بێدەنگ وەستان تا نەڕەنجێ دڵی ئاغا و گەورەکانیان ئای لەم گەردەلوولی مەرگا کشک و چەی شاری گرتەوە 5,000 ڕوحی فسەی بۆ بارەگای خوا بردەوە چونە نەمرانەی خوێنیان بەخشی بۆ کوردستان بوون بە قوربانی بۆ گەل و پارێزگاری و سەربەستیمان بە خوێنی ئاڵیاوان بوو بە دەستمان ئازادی لە سایس خوێنی شەهیدان هەموو ئەژین بە دڵشادی با ئێمەش درێژە بدەین بەم ڕێبازە پیرۆزەیان تاکو وەکو ئەوان سەربەرز بین لە ناو لاپەڕی مێژومان مەرگی شاری هەڵەبجە و خوێنی ئاڵی شەهیدەکان پیاوەکانی بەناو خەمخۆر کردوانەتە کارتی دەستیان هەر کاتێک کە مەرامیان بوو خزمەتکارن بەسەر چاوان بەڵام دواتر بیرانەچێ کامە بووە هاوسەنگەریان ئەوەشی کە وەریەگرن ئەیخەنە جانتا و باخەڵیان چاوەڕێ ئەکەن تا شەو بێ ئەیکەنە قوربانی مەی و کەیف و خۆشی بۆ سەرمێزیان با هەمووان دەنگ هەڵبڕین ڕووکەینە گەورە و بەرپرسان پێیان بڵێن کوانێ خزمەت بۆ بەهەشتی پەپولەکان هیوادارم سرم نێشا من کاکە جیجیان جێگای ڕەزامەندیتان و بژی کاک دڵشاد وەکو هەمیشە شعرەکان ڕێز و احترامم بۆ هەموو هاوڕێیان شار ماجەگەم و شەوێکی ئارام بۆ ئێوە سپاس دەکەم کاک دڵشادی خۆشەویست بۆ تۆش ئیشاڵا شەوێکی ئارام و پڕ لە خۆشی بێ سپاس بۆ بەشداریکردنت و سپاسی ئۆنڕاوەکەش دەکەم کاک دڵشاد زۆر سپاس دەکەم هیوادارم تۆش سەرکەوتوبی ئازیزان بە بڕۆینەوە شاری کەرکووکی خۆشەویست کاک عیمادی ئاڵتون چیمان لەگەڵە کاک عیماد شەو باش سڵاو لە جەنابیشت کاک عیماد سڵاو لە هەموو هاوڕانی بەرنامەی بێدارانی شەو خۆشەویستم بۆ هەموو هاوکارە خۆشەویستەکان سپاس بەنای هەمومانەوە بە قوربان زۆر سپاس باڕێزی کاگەریزیان زۆر خۆشحاڵم پێ و نەگەشتە خۆشەویستم کاکە دڵشادی مالی خۆشەویست و چاوی کاکە هەڵبەتی نازەکەم خۆشەویستی تۆ هەموو هاوڕێمای لەمە بەدایدەم بەدانەجەکەنابێت سپاس بەڕاستی کاگەریجیان ئێمە ملەتی کورد زۆر نەهامەتیمان زۆر دیوە هەری بەڕاستی کورد زۆری بەسەر هاتووە هەی تۆ خۆت تاگازای کاری پەشاتەکانی جوامە کاگەڵمە بەڕاستی ئێمە کورد زۆرمان بەسەر هات نەهامەتی زۆرمان دیت تەرکیبمان دیت دەربەدەریمان دیت ڕاگەڵنمان دیت ئەنی زۆرمان بەسەر هات کاگەریجیان ئێمە ملەتی کورد زۆر زوڵم بەکرای بوو ئیشکەش ئەگەر بەدەستیان بێ کاگەریجیان و وەڵڵاهی تر بەدەستیان بێ کورد بۆ خراپترەکەن بەڵێ بڕوات بێ کاگەریجیان ئیشکەش بەدەستیان بێ ئەو خراپتر بە کوردەکەن بەس بەداخەوە من داواکارم لە هەموو سەرکردەکان با ئێمە یەکدەنگ بین یەک هەڵوێز بین لە بەغا بین لە هەموو شوێنە بین با یەکدەنگ بین با بژایەتی یەکتری نەکەین ئێمە هەمومان یەک بین باش دەکاگری با دژمن زۆڵ نەبێ بەسەرمانە ئێمە زۆرمان بەسەر هاتووە ئێمە زۆرمان زۆر چمان بەسەر هاتووە ئێمە قەت لە بکردمان هەشتاوەشمان لە بکرد نەچێ 91مان لە بکرد نەچێ کاگەریجیان ئێمە 91 دەربەدەر کراین و ڕامان کردو ئێمە هەندێکمان گیرین و نانی زۆرمان بەسەر هات کاگەریجیان هەنی کورد زۆر نەهامەتی دیوە 5,000 پەپولە
ئەنی بەڕاستی کاگری جانەمە کارە ساتە بۆ خودەزانی چیمان بەسەراتەوە چەنەها چیمان بەسەر هیوادارم ئاین دەستەکردەکان با ئەم جار یەک دەنگ بین یەک هەڵوێز بین بەسە با دژایەتی یەکتری نەکەین با ئێمە هەمومان قسەمان یەک بێ وەڵای داواکەم چاویان ماچەکەم با هیوادارم بڕوات بێ ئیتر بەسە کاگری جان نانی بەڕاستی کورد زۆری پێکرا بڕوای من ئیسەش بۆ دوجارە پێتەرم تێگەیشتی ئیسەش بەدەستیان بێت لەوە خراپتر بە کوردەکەن هیوادار بەداخۆ کاگری جانای بەڕاستی دڵمان زۆر پڕە زۆرمان دڵمان پڕە هەنی خۆتامە چای خۆمان ئەدین ئەوە کەرکوو ئەوە شاوی کەرکوو بزانە ئەو کەرکووکە چی بەسەر هات بەداخۆ ئەمڕەکە کۆمەڵێک کەس ڕژاوە دەسەر ئەو جادایە چییەکە نەوتەر جادایە هەنی ئێمە زۆر زۆرمان لێکراوە بەڕاستی هیوادارم سەگەتەکان هاوڕێ لە شاری کەرکووکش بدەنەوە ئینشاڵڵا لە هەموو لایەک دەست خۆش کاک نەمات باس دەکەم دووارە ڕێز خۆشەویستم بۆ هەموو نایەک و بۆ هەموو هاوڕێیان چای کاکەمە چماچەکەم دووارە خۆشەویست دەست خۆش سپاس کاک ئیماد دیاڵتی لە شاری کەرکووک زۆر سپاس دەکەم من دەمێ ئەو بڵم کاک ئیماد هەموو خۆشەویستان ئێمە هەر برینێکمان نییە کە ناوی هەڵابجەبێ ئێمە دەیان برینی کە لە جستەی نیشتیمانماندایە ئێمە کیمیابارانی سوێسێنانمان بی کیمیابارانی دۆڵی جافایەتیمان بینی کیمیابارانی شانەقسێمان بینی کیمیابارانی سەردەشتی ڕۆژهەڵاتمان بینی ئێمە 1970,000 شەهیدمان بینی کە ئەنفال کران کەسمان بینی کە ئەنفال کران کە زیاتریش لە 1970,000 بە دڵنیایەوە و دەیان هزار شەهیدی کاکە لە ڕێگای ئەم نیشتیمانەدا چەک لە شانیاندا بوو خەباتیان کرد بەڵام ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە دیسان جارێکی تر دەست بەو زامەقوڵەدا بێنین کە ناوی هەڵەبجەیە بەداخەوە دەیان گورگی تر دانی لێ تیش کردوین و چواردۆری گرتوین بۆی جارێکی تر بتوانن بەو شێوازە ئەنفالمانکەن کیمیابارانمانکەن هیوادارم نەتوانن هیوادارم ناوماڵی کوردی جارێکی تر خۆی ڕێک بخاتەوە بۆی دوژمنەکانمان نەتوانن تەنیا مەجای کونی دەرزیەک بدۆزنەوە بۆی زەفەرمان پێبێن چاوتا مازەکەم و سپاسستانەکەم ئازیزان پەیوەندێکی ترمان لەگەڵا لە ئەڵمانیا هاوڕێی زۆر ئازیز و خۆشەویست کاک ڕائیدی مامەکاوە ڕائیدی کاوەی جەلیلاغا کاک ڕائید شەو باش ئەلو کاک ڕائید کاک ڕائید لە ئەڵمانیا شەو باش ئەلو بەداخەوە کاک ڕائید وەبزان پەیوەندیەکەمان بڕا هیوادارم ئەو خۆشەویستانەی دەرەوە کە تەلەفۆنەکەن پەیوەندیمان پێوەکەن لە ڕێگەی تەلەفۆن و گویان لە ئێمە بێ لە بڕی پەخشەکەمان ڕەنگ بێت چەند سانیەک درەنگتر بگاتەوە سپاسی کاک دڵشاد عومەرەکەم کاک هێمن کاکە باران کورد نیوز کاکە نامۆ کاکە دیارکۆ کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ڕێبازی ئازیز لاراخان شێخ ئەمین عوسمان بەرزنجی هاوکار عەبدوڵ قادر بەڵێ کاک دڵشاد عومەر جارێکی تر کاک هەرێم ئەو ئازیزانە هەمویان لە کۆمنت لەگەڵمانن کاک ئاسۆ شەهرام چاوی هەمووتان ماچەکەم سوپاس بۆ کۆمنتەکانتان کاک ئاسۆ شەهرام ئەگەر حەزەکەین هۆنراوێکی ناردووە حەزەکەین خۆی بەشدار بێ بە دەنگی خۆی جۆمان لەو هۆنراوە بێ بمان بخێنێتەوە سپاس یەکە بێکی خۆشەویستانە دەکەم کە لە کۆمنتی پێیجەکەمان لە لایکە لەگەڵمانن سپاسی هەموو خۆشەویستانە دەکەم کە مشارەکەی بەرنامەکانمانەکەم بە تایبەتی بەرنامی بێدارانی شەو جارێکی تر خۆشەویستان کاک ڕایت هاتەوە سەرهێڵکە لە ئەڵمانیا کاکە ڕایت گیان شەو باش ئەلۆ کاک ڕایت هەر بژی ماوەڕای گیان چاو ماچەکەم چاوت ماسەکەم خۆشەویستن ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتانێ زۆر سپاس ئێمە شەروا کاکە ڕایت کاکە تەلەفۆنەکەم داخرابوو بە قورئانەکەم لێ نەبوو کاکە چۆن ئەڵێیت وەکو مەعجزە بوو لای ئێمە بە ڤایبەر وەرگیرا ئەژیا من هەر بە موبایل ڕاستەکەی کاک ڕایجان ئەم ڕقەمەمان تەرخان کردو تایبەت بۆ هاوڕانی دەرەوەی وڵاتمان کوردستان داخلی کوردستان ڕەم بە پەیوەندی پێ بکەن من هیوادارم داواکاریمانەیە
کاکەجان دبا و ژمارە مەشغوڵ نەکەن چای ماسەکەی ڕزمانێ بژیت ئیشاڵڵا ئێمە شیوادارین هاوڕانی ناو کوردستان ئەم ژمارە ڤایبەرە مەشغوڵ نەکەن بۆ هاوڕانی دەرەوەی وڵاتمان لەبڕی تەرخانمان کردو بۆوان بۆی ئەوانش بتوانن بە ئاسانی پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێگەی ڕاستەخۆ زۆر لە سەریانەکەوێ سوپاسیانەکە احتیاطیە مشکلەمان نییە بەس ئاسۆڵی مەحیبەتمانەیە بۆ بەرنامەکە جۆمان لە هاوڕێ خۆشەویستەکانە بێ بەڕاستی ئەوانەکە هەمومانەدا پەیوەندی بکەین بەڕاستی لە زەنابێت بژیتتر لە بەشی پەیوەندەکان لە هاوڕێکان ڕاستی ئەوانە شتێکم بۆ ئێمە ڕزباشێشن ئێمە حەزەکەی پەیوەندی بکەین و دەنگمان ناوێزەیەکتری بێ بەڕاستی باس دەکەم بە دڵنیایەوە ئێمەش حەزەکەین هەموو شەوی گوێمان لە دەنگی هەمووان بێ کاکەڕای گیان چاو ماچەکەم خۆشەویست نەحواڵدان چۆنە برام بەڕێز سپاس بە قوربان ئەگەر ئێوە باش بن ئێمەش باشی قوربانتان چاوی من وەڵی برام بەو خوایم ڕۆکە خواوەشی لە کۆبوونەوەی کابووم لەگەڵ هەنێ هاەیە بەڕاستی ئەڵمانیشی تیا بوو ئەڵمانەکان بوون لە ژن و لە پیا وەڵی ئەم ڕۆژیان لە بیرە وەڵی وڵاتەکانیان هەمووی لەلایە زانیان ئیمڕەکە سبەی شتێکی وا بەسەر کووردا هاتوو و هەمووی لە کتێبان نووسرا و چۆن نەخۆشیان لێمان بەڕاستی بەڵێ دەست خۆش ئارە وەڵا ترێ ئەمە لەگەڵ هەنی هاوڕێ ئەڵمانە لەگەڵ هەنی هاوڕێی تر چۆنڵی لە سووریا و لە وەڵحەست کۆبووینەوە بەڕاستی ئەڵمانەکانش بەو ئازارە تێگەن تێگەیشتونە لەو ئازارە ڕاکێ بڕە لە دانیشتێکا بووین ئەڵمانەکان هەمویان لەو چۆن لەو بارودۆخە تێگەیشتون لەو ئەو خەمەیان لە زۆر بە دڵنیایەوە بیرمان دەست کاکڕیت بەڕاستی من پێ دەڵم مرۆڤ دۆستەکانی جیهان زۆر جار زۆر لە بەعزە کوردێکی ئێمە باشتر ئەوان زۆرتر هەست بەو ئازارە ئەکەن تا زۆرێک دێک لە کوردەکان خواوەچی لە ڕێزمێ بۆ هەموو ڕێزمێ بۆ هەموو کورد و کوردستان بۆ هەموو ئیسلام ئێمە زیاتر خەمیان ڕاستە یادیان ناچێ دەستخۆشی لە یادیەکەنەوە ئەزان چ ڕۆژێک چ ملەتێک چ وڵاتێک چی بەسەرات و هەموو زانیان وەڵای ئەم ڕۆستە خۆشیان لە ئێمە کرد ڕاستە هەڵەبجە بەڕاستی ئەمە هەڵەبجە بوو بە ڕەمزێک کە کوردستانی بە دنیا ناسان کاک ڕایجان بە دڵنیایەوە هەمویان بەڵێ بە دڵنیای وەڵای ئەمە ئەمڕۆ لە کۆبنەوەی کابین کۆبنەوەیکی درچۆ بە زمانی ئەڵمانی کات خواردن و ئاوا خواردن و تۆزێک شتەکە لێرە تۆزێ ئاسایی بۆ تۆ بە بۆنێن کوڕانەوە تۆزێ ئەتوانین کۆبیتەوە داشی کافێکمان خوارد و قسەمان گۆڕیەوە و خەڵکێ ئیشی هەیە و خەڵکێ ئیشی بە ئەڵمانەکەی تەرجمە بکە ئەڵمانەی بۆ بکە هەستیان بۆ ئازارە کرد بە قورعان دەست خۆش ئێمەش ڕێزمان هەیە بۆیان و سپاسیان دەکەم قوربانە من چاوت ماچەکەم خۆشەویستیمانیان هێمانە هەمووتان ماسەکەم بەس بە قورعان پەیوەندەکانەوە بە زەحمەت بۆ ماوەڕێژێ تکە ئەەکەم خواژمانەتاندانەوە بۆ ئەوروپا وەڵی برادرمێ لە ئوسترالیا برادرمێ لە بریتانیا برادرمێ لە نەمسا برادرمێ هەر لە ئەڵمانیا بە قورعان بەڵێ بەسەر چاو ئەم ژمارە هەر تایبەتە بە دەرەوەی وڵات ئێمەی کوردستان زەقت نەکەنە سەر ژمارەیە ماسەکەم ئێمە ژارێ بژی کاکەڕایت بەسەر چاو من سپاسی جەنابەت دەکەم ڕێزمێ بوون خۆشەویستانی دەرەوەی وڵات ئیشەڵاوە ئەکەین ئەم ژمارە تەلەفۆنە هاوڕێیانیشمان هاوکاری مام بکەن ئەم ژمارە تەلەفۆنە باز مەشغوڵ نەبێ بۆ ئەو خۆشەویستانی دەرەوەی وڵات تەرخان کراوە سپاس دەکەم سپاس بۆ کاکاوەی ڕایدی جەلیل ئاغا کاک ڕایدی کاوەی جەلیل ئاغا بۆ برن ڕایدی مامەکاوە لێرەوە ڕێز و حورمەتمێ بۆ کاک ڕاید بۆ مامەکاوەش سەری ڕێزدا ئەنوێنم کایکێک لە خۆشەویستەکانمان بوو ئازیزان ئەو خۆشەویستەی کە هۆنراوەکەی بۆ ناربووین لە کۆمنتە کاک ئاسۆی شەهرام ئێستا لەسەر هێڵە زۆر پێی خۆشحاڵ بووم کاتی سەر هێڵ کاک ئاسۆ شەو باش شەوتان باش و زۆر خۆشحاڵم کاکە ئیدریس کە لە خزمەت دەوەی بەڕێز و خۆشەویستام باس دەکەم خزمەت لە ئێمەوە کاک ئاسۆی گیان ئێمە خۆشحاڵین گوێمان لە دەنگت بوو چاوەکانە ماچەکەم سپاس بۆ هەموو شتێکتان سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ دانە بە دانەی شەیدان و بنەماڵەی
هەڵەبجەی شەهید ئەتوانم بڵێم هەڵەبجەی زیندوو دانەوێنم بەڕاستی هەڵەبجە ناتوانی باتوانم بڵێم زمان لاڵە لە ئاسیە و کارە ساتەیە چۆن باز بکرێ بەداخەوە ئێمە وەکو میلەتی کورد زۆر زۆر نەهامەتیمان بەسەرا هاتووە هیوادارم یادی ئەم جارەی هەڵەبجە ببێتە وەبیرهێنانەوەیەک کە ئیتر بەسە بەڕاستی ئیتر پێویستمان بەوەیە بەڕاستی یەک دەنگ بین یەک دەست بین یەک دڵ بین بەڕاستی دوژمنانی کورد هیچ کات فەرقیان نەکردووە ئەمە ڕەشە ئەوە سپیە ئەوە موسڵمانە ئەوە غێری موسڵمانە ئەوە فڵەنگرین ئەو لە لای تۆ کوردیت تۆ بە دوژمنی خۆی ئەزانێ ئەوە تا لە ڕێگەی ئەنفالکردن لە ڕێگەی چیمیابارانکردن لە ڕێگەی کوشتن لە ڕێگەی ئادامکردن جۆرە هاشتمان بینی بەداخەوە من نامەوێت زۆر کاتی بەڕێستان بگرم و بۆی هاوڕێیانی تریش بەڕاستی سوود لە کاتەکە وەربگرن زۆر زۆر خۆشحاڵم لەوەی کە بەڕاستی منیادۆری زۆر جوان و زۆر خۆشم هەیە ئەتوانم بڵێ مەگەڕێتەوە بۆ 15 ساڵ بەرەوژوور بۆ 5 ساڵێک لەمە و پێشکە ئەو کات لە ڕێگەی سۆشیال میدیاوە نەبووە لە ڕێگەی رادیۆ ئاشنا بووم بە دەنگی جەنابەت یەکێکی لەو کەسانەی کە بەڕاستی جێگەی قەدر و زۆر قەدرگرانی لە لای هاوڕێیان هەر بمێنی و تەمەنای ئەو پەڕی بەختەوریت بۆکەم ئەگەر لێم قبول بکەن شتێکی بچکۆلەم هەبوو بۆ هەڵەبجە چەند هەرچی بوو ترێ بۆ هەڵەبجە کەمە بەڕاستی زۆر خۆشحاڵ دەبین کاگاسۆجیان بۆیە حەزمان کردبێت سەرێ بۆی خۆت ئەو هەنڕاوی بخوێنیتەوە مەمنون دەکەم و چاوەڕێی جەنابتین فەرد زۆر زۆر سپاس بۆ هەڵەبجە بە بۆنی سێ و لە تەڕی لێ و ماچی مەرگ هەروەکو خێ و ماچی مەرگ ئێخەی گرتین مەرگی باخ بوو هی دەشت و چێ و وایان زانی کات کوژن ناو بانگە دەنێژن نەیان زانی تۆ نامری بەروبوومی ژیانەگری بۆ هەتایە هەر سمبولی هەر پێشەنگ و خوێنی دەماری نێودڵی هیوادارم جێگەیەکی بچکۆلە بگرێ و ڕێز و حرمەتی دووبارەم بۆ هەموو لایەکان هیوادارم ئەم یادەوەریانە ببێتە مایەی یەکگرتن یەکبوون یەکدەنگی بۆ هەموو گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە شیواداری ڕێز و سڵاوی دووبارەم خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان دەستخۆشی زۆرم بۆ یەکە بە یەکەی کارمەندە خۆشەویست و خۆبەخشەکانی گەڕیان کە بەڕاستی جێگەتان دیارە زۆر زۆر سپاس دەکەم هەر بمێنن شەوتان بەخێر کاتێکی خۆش زۆر سپاس بۆ هەر سپاس دەکەم شەوت شاد بێ بەنای هەمومانەوە سپاستان دەکەم هیوادارم بەرنامەکانی ڕادیۆی گەڕیان جێگای خۆی کردبێت و لای ئێوە و هیوادارم بەدڵی ئێوە بووبێ خۆشەویستان هاوڕێکی ترمان لەگەڵا لە ئەڵمانیا کاکە ڕۆژگار گیان شەو باش ئەلو کاکە ڕۆژگار برا ئەزیزەکەم هەر بژی بە قوربان شەوی تۆش باش ڕێز و احترام چاوی هەموو بینەران و بیسەران ماجەکەم ڕێز و سڵاومێ بۆتان هەرویستم لێرەوە منیژم شەو سووکە بەشداریەک بکەم زۆر خۆشحاڵ بووین کاکە ڕۆژگار چاو ماچەکەم دەستان خۆش بێ ئیشێکی زۆر باشەکەی هەبێ هەموو کاتی ئەمەمان بیر نەچێ دایم نەوەکانمان بیرخینەوە کە چیمان بەسەرات و یعنی من بەڕاستی زۆر جار زۆر تووڕەوی زعاجە بم کە دانیشی کەسێک پێ دەڵێ ئەڵێ خۆزگەم بە زمانی پێشوو زمانی پێشویان نەبینیوە بێ ئەمنەوەکانمان بیر بخینەوە هەموو ڕۆژە پێیان بڵێن کە چی ڕوویاوە بەڵێ بە دڵنیایە یعنی ئەوەی ڕاستی بێ کارەسات ئەو کارەساتانی بەسەرێمە هاتووە بێ خەت بیرمان نەچی ینی زۆر کارەساتمان بەسەراتەوە ناژوەستنەوە نەبێ سایمە خۆمان لین 1970 ئەوە نازار باوەڕ بێت تا ئێستا لەوانەیە ملیۆنە کوردیان کوشتووە دوژمنە بەڵێ بە دڵنیایە اینجا هەندێک کات اینجا هەندێرە شەویستم هەفتەی پێشوو زۆر هەوڵما لە کوردەکانیش زۆر جوان بوو لەبەرتا سپاس دەکەم قوربانە بم ئیتر جەژنیەوەش بۆ حەزم کرد نامەیەکی بچووک پێشکەشی سەرۆکەم ئیتر دیم شەوە گەڕێم پێبەن لێرەوە پێشکەشیەکەم ئاساییە چاوەکەم ئاساییە بەڵام ویسانۆک و جاران باکتم ئەگەر
شتی تەشیر و ئەو شتانی ناخەمە نەبێ ئەم شەو بەردووشت ناویشم نیشانە و چۆنەکە و شت ناکوشم بەڵێ گیان خەمیشتان نەبێ کاکە من تاوانبەرم ما تۆزێ پێش بکەنین یعنی ئاسایی ئەوە نەمان ئەم شەو زۆر خەفەتاویە بەرنامەکە و بەڕاستی ئاسایە کاکە گەشتێ بوو من مەسئولیاتی لەسەر شانی من ئەڵەم لە ڕادیۆ کاک ڕۆژگارجا من چای تۆماز دەکەم بەڵام هەموو کاتێک بەرنامەکانی ئێمە بەڕاستی پێم خۆشە لەسەر بابەتەکان هۆنراوە هەبێ لەسەر بابەتەکان قسا بێ خوا حەز ناکەم چینە ناو سیاسەتەوە بۆ هیچ لایەنێک بۆیە دووبارە ئەەکەمەوە بمبورە ئەفو پێم بڕیت چاو ماجەکەم بەس زۆر ئاسایە بێ ئاسایی بین ئەبێ کراوە بین ئەبێ نەترس بین سەرکردەکانمان هەموو کاتێ لە ڕاستیەکان ئاگادار بکەینەوە بەس ڕاستەگەی تەشیر و شتێکی جوان نییە شتێکی ڕێک نییە کەس باش نییە ڕۆژگار ئێمە لەبەرۆی خۆمان ڕادیۆکی ئەهلین ئەمان هێشتا کۆمەڵایەتەکان بجوڵێن و باسی کەین یارمەتی خەڵک بدەین نەکرێ بەرنامەکەمان تێکەڵاوی هیچ لایەنێکی سیاسی بکەین جوانە دەستان خۆش نەخوانە خواستە تەشیر بکەین نەمەتحیش بکەین هەر کەس با بۆ خۆی دەستان خۆش زۆر ڕاست هەردوو چاوەکەم دەبێ بمبوریانی من ئاوا قساکەم پێم خۆشە بەرنامەکەی خۆتان ڕادیۆکەی خۆتان جوانتر بێ نانا زۆر جوانە دەستە خۆش بێ ناخەمە نەبێ ئەمە نامەیەکی بچوشی خۆم چاو ماجەکەم مەگەر ڕێم پێ ئاساییە بەلامەوە ئاسایە پێم وتی بەرنامەکان ئاوایە چاو ماجەکەم ئەڵێ ئەوە جەژنە جەژنی بەجی کوردیە سەرۆک تۆ وعدت پێدام و منیشی چم لەبەر نییە دەست تێجلی کوردیم نییە باڵەخانەت بردە ئاسمان ئۆدەیەکی بۆ من نییە فڕۆکەخانەت دروست کرد من ناسنامەی سەفەرم نییە نەوتی شێر عەرزەکەت دەرکرد زۆپاکەی من نەوتی نییە جادەی درێژ ڕادەخەیت و من بۆ ڕڕینێکم نییە بەخشی ڕاستە و خۆم بۆ دێنی تیڤەکەی من 2 سەعات کارەبای نییە وا خەوتووە توانای هەستانەوەی نییە شەڕی ئازادیم بۆ دەکەی من مافی نووسینم نییە کاکەی دریجانەوە پێشکەشی بێ و چاوی تۆش باجەکەم بەسەرتانێشێنم قوربانی تۆ بم کاکە ڕۆژگار خۆشحاڵ بوو شەوتان شات و ڕێز و احترام بۆ لە گوچای کاکە دابانیش باجەکەم بژیت بەنای کاک دابانیشەوە سپاس دەکەم شەیەکی شاد کاک ڕۆژگاری زۆر ئازیز و خۆشەویست من ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابەت و بۆ هەموو گوێگرە خۆشەویستەکانیش بمبوورم خۆشەویستە من جارێکی تر ئەوە دەمهێ دووبارەی کەمەوە با بەس کەس بە هەڵە لێمان تێنەگا ئێمە ڕادیۆیەکی ئەهلین بەرنامەکەمان بەرنامەیەکی کۆمەڵایەتیە و بەرنامەکانی تر بەرنامەی هونەری و کۆمەڵی بەرنامەی ترمان هەیە ئێمە بەڕاستی دەمان هەوێت دووربین لە دەغدغەی سیاسەت و لایەن و حیزب و ئەم شتانە دەمان هەوێ ئەمان هەوێ ڕادیۆکەمان و خۆی بمێنێتەوە باسی هەموو شتە جوانەکان بکەین لە ژیاندا خۆمان هەڵناواسین بە حیزب و بە سیاسەت و بە مەتحکردن و خوا نەخواستە بە تەشیکردن و بە هیچ شتێک کەیفی خۆیانە ئێمە ئیشی خۆمان دەکەین لێرە لە دەوریە کۆبینەوە و شەوێکی خۆش بەڕێەکەین زۆر جار بەداخەوە کۆم شۆ هەواڵی ناخۆشیش دەبێ و بەرنامەکان بەگشتی دەمان هەوێ بۆ هەموو لایەک پڕبێت لە خۆشی ئازیزان با ئەم شۆ دوا پەیوەندیمان وەربگرین دەچینە هەڵەبجەی شەهیدی ئازیزمان کاک سەردار ئەحمەدمان لەگەڵا هاوڕێی هەمیشەییمان کاک سەردار شەو باش شەوتان باش کاکە ئیدریس هەموو کات کاکە سەردار شەوەکەم و شەوەکانی تر ڕێز و خۆشەویستین بۆ تۆ بۆ سەرجەم مستافە بەڕێجا بۆ سەرجەم هاوڕێیانی عەزیز خۆشەویست دەناوە لە دەرەوەی وڵات بۆ یەک بەیەکیان ڕێز و خۆشەویستی مێ بۆیان هەر بژی کاک سەردار دەستی یەک بەیەکتان ماچەکان دەستی خۆشی دەیەکەم بۆ ئەم شەو بۆ ئەو بەرنامە جوانت سپاس دەکەم بەنەم هیچم نییە بۆ تەوارەکە تەنها ڕەمشەیەکی مامەیاڵێ هەڵەبجە و ئازارە بوو کە هەمیشە لەسەر ژیانمانی هەرێ بۆ هەمیشە لە یادی ناکەم ئەو تێی ماما کەواویتوە بەڵام من لێرەوە بە هەموو هاوڕێیانەڵێم لە هەرکێ بن بەیانی سەردار ئەحمەد لە هەڵەبجە خۆی دەوێ مەر هەرکەس دەبێتە میوانم بچووکیەکەین لە خزمەتیانە بین هەرکەس ڕوو لە شاری ئێمەکە شاری خۆیانە ئێمە خاوەنی هیچ نین دەستەحەنای هاوڕێیانمان ماڵی خۆم هەر شوێنێک ئەوان هەزیان لێ بێ هەر جێگایەک بیانەوێت سەردار ئەحمەد بانی لە خزمەتیانە تەنها بۆ خۆش پەیوەندی بکەن بژی کاک سەردار حەزیشم کرد بکەمە دوا پەیوەندی خۆم هەوڵمدا کە بکەمە ئاخر پەیوەندی لەبەرەوەی پێم لە هەموو هاوڕێیان گەر سپاس یەک بەیەکیانەکەم چاو یەک بەیەکیان ماچەکەم تەنازیم شیوازم یەک کۆمنتیشم لەنووسی نشم نووسی بەستەنا حەزم کرد پەیوەندی کەم و بە هەموو هاوڕێیان یەک بەیەکیان بڵێم بە بەڕێزیشتان بە کاکە جەجاش بڵێم بە کاکە دابان بڵێم کاکە جەفەر بڵێم بە هەمووتان هەرکەس ڕوو لە هەڵەبجەکە
من لە بەیانیوە لە سەعات 8 خۆم ئەچمەوە ناو شار ئێستا هەر لە دەرەوەی شارم داوای لێبوور دەکەم ئەچمەوە ناو شار لێەوە لە خزمەتتانام یەک بەیەکە کە زوڵمان لێ بکات ژمارەکەم لای زۆر بەشتان هەیە نەرکەچیش بێ لە فەیزە داوای کاری دەمێ یەک بێکتانەکەم دەز خۆشەویستیم 2 بار و 3 بار و 4 بارە بۆ یەک بەیەک بۆیکە گوێ لەمانە بۆوانی کە قسەیان کردو بۆوانی کۆمنتیان کردو بۆوانی پەیامیان هەیە چاویان ماچەکەم 2 بارە 3 بارە سەردار ئەحمەد لێرە بچووکی هەرمتان ماچەکەم شەوتان شاد و خۆشی بەختەوەری جێتان دێڵم شەو شاد بە قوربان زۆر سپاس بۆ تۆش بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ بانگێشکردنەکەت بۆ میوانداریەکەت کاک سەردار ئەحمەدی خۆشەویست هاوڕێی هەمیشەیی بەرنامەی بێدارانی شۆ لە هەڵەبجەی شەهیدی خۆشەویست بەڵام خۆشەویستان من دەمهێ ئەو بڵم کۆمەڵێک لە خۆشەویستان خۆیان ئامادە کردووە بەیانی لە هەڵەبجەی ئازیز لە مۆنومەنتی هەڵەبجە لە یادی 33 ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجەدا بەشدار بن ئەوانش کە ناتوانن بەڕاستی لە شاری سلێمانی بەیانی ئێمەش یاد و بۆنێکی تایبەت ئەگێڕین لەبەر دەرکی سەرا وەکو ئاگادارم کردن لە ساڵی 91ەوە کۆمەڵەی هونەرمەلیەکانی کوردستان سلێمانی کاک جەزایی ساز و کاک بورهان هەموو کاتێک ئەرکێوان خستۆت سەرشانی خۆیان هەموو ساڵێک ئەم یادە پیرۆز دەکەن ئەم یادە بەرز دەنرخێنن ئەم یادە بە جوانترین شێوە پشکۆترین شێوە بەڕێ ئەەکەن و هەمومان هەموو ساڵێک لە کاتژمێر 11 بەیانی لەبەر دەرکی سەرا لە 16 سێدا جارێکی تر سەردا ئەنوێنین بۆ سەرجەم شەهیدانی هەڵەبجەی ئازیز سبەینێ ئێمە لەوێ کۆ ئەبینەوە لەگەڵ ئەو بەڕێزانەیە ئیشاڵا ئەم یادە پڕشکۆیە بەڕێ دەکەین و جارێکی تر خۆمان دەکەینەوە هاوبەشی خەمی هەموو هەڵەبجەیە ئازیزەکانمان ئازیزان بمان بورن کە ئەم شۆ ڕەنگ بێت دڵی زۆری لە ئێوەمان تەنگ کرد بێ بەڵام گرنگە و زەرورە کە ئێمە ئەم بابەتانە باس لێوە بکەین وەکو برادران هاوڕێیان ئاماژەیان پێدا ڕەنگ بێ جیلی ئەمڕۆ نەزانێت کە ئەم ئازادیە بە چ قیمەتێک هاتوۆتە دەستی ئێمە بۆ ئەوانەی کە دەڵێن خۆزگەم بە زەمانی زوو با بزانن بنەماڵەی ئەو شەهیدانە چ ئاخ و حەسرەت و دەردێک لە دڵیاندایە کە گوێشیان لەو بابەتە ئەبێ چەند نیگەران دەبن بۆی کە تۆ نازانی ئەو نازانێت کە باسی ئەوە کات خۆزگەم بە زەمانی زوو نازانێت کە چ زامێک چ ئێشێک چ ئازارێک لە دڵی بنەماڵی شەیدێک کوڕی شەیدێک کچی شەیدێک یا برا یاخود پار حاڵ هەمویان چه ئازارێک لە دڵی ئەوانەدا هەیە ئەگەر تۆ ئەو ئازارە لە دڵدا بووە هەرگیز خۆزگەت بەوە نەدەخواست کە جارێکی تر ئەو دیکتاتۆرە بێتەوە سەر حکم یا خۆزگەت بە کاتی ئەو ناخواست هیوادارم جارێکی تر لێمان ببورن هیوادارم ئەم جۆرە بەرنامە ببێتە هۆکاری ئاشتەوایی لە بینی هەموو کوردێکدا ببێتە هۆکاری گەوەی کە کوردستانمان هەموو یەک و یەکگرتوو بێ هیچ درزێک نێڵینەوە بۆی هیچ دوژمنێک نەتوانێت پێیدا تێپەڕ بێ و جارێکی تر کورد قڕانێکی تر دروست نەبێتەوە چاوتە مازەکەم خۆشەویستان بە ناوی هاوکارانم کاک دابان لە کۆنتترۆل و کاک جەعفەر جەلالی لە پشتی کامێرا و براتان ئیدریسی بێداران و پێتان دەڵێم هەمیشە لەگەڵتانین لە خزمەت ئەوەی خۆشەویستین تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو هیوای لەش ساغی و تەندروستی بۆ هەمووتان دەخوازم شەوتان شاد بێ هەر کامەران ئەو چۆک دادەدات لە نیوەی ڕەوە زەڵێم بە پەرۆش سیروانە ڕێگەی زەڵم بە پەرۆش سیروانە ڕێگەی بەڵام